هاتوومەتە ئیدارەی گەرمیان بۆ ئاوادانیەکی تر بۆ پرۆژەیەکی گرنگ و استراتیژی کە لەم ئیدارە خۆشەویستەدا ئەنجام دەدرێت. پرۆژەی دروستکردنی بەنداوی باوەنور وەک هەموو کاتێک لەلایەن کۆمپانیایکی ناوخۆیی و ستافێکی ناوخۆییەوە پرۆژەیەکی گرنگ و استراتیژی ئەنجام دەدرێت. پرۆژەکەی ئەمجارە جیاوازە بە کۆمەڵێک تایبەتمەندی نوێەوە کاری لەسەر دەکرێت. لەگەڵ هاوکارانم لەم بەرنامەیەدا و لە ئیدارەی گەرمیانەوە بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکەین. پرۆژەیەکی دیکەی گرنگی استراتیژی لە ئیدارەی گەرمیان لەژێر بواری جێبەجێکردنە. قۆناغ بە قۆناغی کارکردن لە بەنداوی باوەنور چۆنە؟ لە دەستپێک باسی چۆن دەڵێ ڕۆحی ئیشەکە دەکەین کە لێدانی پایەڵە. پێما بێ بە پێ و ئەسبوونەش یەکەم جارە بەو شێوازە کاری لەسەرکرێ دەبێت دەنابێت بۆمان باسکەی چۆن ئەو پایاڵانە ئامادە دەکرێت. زۆر باش. گرنگترین بەشی مەنداوەکەمان لێرەدا بریتێ لەم پایەڵانەی بەشی پارەی بەنداوەکە. لە ئێستا ئێمە بەپێ ئەو پشکنینەی کە بۆ خاکی ژێر بەنداوەکە کراوە لە بیدایەتە لە ئەسنای پشکنینەکانە ئەو نەتیجەمان دەست کەوتووە کە ئێمە لە ژێر بەنداوەکەیە پێویستە پایڵ لێبین بە قوڵی جیاواز هەتا ئەوەی کە ئەگەینە سەر بێدڕۆک واتە ئەگەینە سەر بنچینەی ئەو خاکی کەیتر بەی شێوێ ئەو پیاتێ بەرنابێت. بۆ مەبەستەش پشکنین کراوە لە پشکینەکانیەوە ئەومان دەست کەوتووە کە ئێمە پێویستە دەست پێ بکەین لە قوڵی 25 متر تا 40 بۆ 45 متریش پێویستە قوڵی بکەینە خوارەوە پێویستە پایڵەکان بە جۆرێک دروست بکەین کە تێڵکێش بن لەگەڵ یەکترێت. لەک بەسەرن بۆ نەبڵێت لە چەند شوێنێکا تۆ پێویستت بە پایاڵە لەم چەند شوێنە لێ چەند شوێنی ترا لێ ناینە وەک زنجیرەیەکی بەردەوام لە بیدایەت تا کۆتایی بەنداوەکە لەگەڵ پایاڵەکان گرنگن بەندا و پرۆژێکی استراتیژیە دووەمەودایە یعنی کوالەتیتان کردووەتە ئەولیەتی کارەکان بۆچی ئەڵێن ئەمە تەجروبێکی خاڵسەیە لەسەر ئەم بابەتە. زۆر باشە بەنسبەت ئیشی پایاڵینەوە ئیشی پایاڵین لە پایاڵینگی یعنی لە جۆرێک ئیشەوە بۆ جۆرێکی کە فەرقەکە بۆ نمونە ئەم پایاڵینی ئیشەکەی ئێمە خۆت عادەتەن لە لای ئێمە وا باوە کە پایاڵ زەختە گوازێتەوە وەزنە گوازێتەوە بەڵام لە ئیشەکەی ئێمە لێرە هیچ وەزنێکی ناکەوێتە سەر تەنیا ئەوەی کە پەردەیەکی ئاوبڕمان بۆ دروستەکە کە ڕێگەنە ئەو لە بەشی ئەپستریمی سەدەکە بڕاتە داونستریمی سەدەکە بۆ مەبەستای لێرە ئێمە یعنی دوای چەندین دیراسەکردن دوای چەندین خوێندنەوەی چۆنەتی جێبەجێکردنی ئەم کارە بەڕاوێشکردن لەگەڵ ئەندازیارانی بیانیە گەشتی ناو ئەنجامەی کە پایڵەکان بە شێوەیەک بکەین کە هیچ زەختێک ناکەوێتە سەریان تەنیا ئیشی ئاوبەستنمان بووەکە بۆ نمونە لە پایڵی شوێنی ترا لەوانەیە شیش هەبێ شیش بەکارهێنرێت بەڵام لێرە ئەمە شیشێک بەکار نایێنی ئێمە حتا لێرە جۆرێک مەواد لە ناو داخلی کۆنکریتی پایڵەکانە بەکارهێنین کە ماوادە لە داخلی کوردستانە نییە پێویستە بڕێتە دەرەوەی وڵات بێنی ئەمەش کە یەکێکە لە ئاستانجیەکان چوونە دەرەوەی وڵات چەندتیمێکمان ڕۆشتە دەرەوەی وڵات چەند ڕۆژێک لە وڵاتەماینەوە زیاتر لە 20 ڕۆژ لەبەر خاتری کە ماوادێکی گونجاو بۆ ئیشەکەی خۆمان هەڵبژێری سوپاس بۆ خوا ماوادەکەمان دەستکەوت و ئێستا کەمیاتێکی زۆرمان هەیە لێرە تقریبن لەوانەیە بەشی 3 بۆ 4 مانگی ترمانەوە ماوادە بکا لێرە یعنی تقریبن نزیکی لە 150 کارەکەی پێتەواوەکەی باشە هەموو قسانەی کە بەڕێزت کردت ئەم پایاڵانە کە تەواو بن ڕێگری لەوە دەکات ئاو لە ژێر خاکەکەەوە بڕوات تەنها ئاو لەسەرەوەی بەنداوەکە دەوەستێت بڵێ باشە بۆچی بەمە دەڵم ڕۆحی ئیشەکە ینی لە کۆتاییش ئەمە پێوی دیار نابێت زۆریش قورسە کاتێکی زۆری جەبا زۆر تەواو خۆت ئەزانی بەسەرن بۆ من ئەگەر لە دیمانەکانە دواتر دەرەکەوێت ئەمە لەم مەرحەلەی ئێستامانە نزیکی 2 مانگە زیاتر لە پایاڵە ئیشەکەین هیچ شتێک دیار نییە ئەوەی کە هاتە هەمووی لە ژێرەوەی دوایەوەش ئێمە سەدێک دروستەکەین بەندایەک دروستەکەین هەدەفمان گلدانەوەی ئاوە ڕاستە تۆ بەشی سەرەوەی بەنداوەکە دوای دەرئەکەوێت بەڵام بەشی خواروی چتر ناکەوێت
ئەگەر لێرە مەسەن دوای هیچ بڕێک ئاو گلدانەوەمان نەبوو لەوانەیە بەڕووکەش خەڵکی بڵن خۆ باشە بەشی سەرێ بەنداوەکە زۆر جوانای باشە بوو ئاو ناوەستێت ئایا کەمی باران ئاکە چەندین کێشە ڕوبەڕوو دەبێتەوە بۆی ئەڵێن گرنگترین و گەورەترین کێشەمان بەشی خوارەوەیچکە لە خوارەوە هیچ شتێک نابین لێستا ئێوە ئەمەتان کۆنتترۆل کردناوین سپاس بەخوا زۆر بە باشی کۆنتترۆل کراوە ئێمە لە توانامانەیە زۆر زیاتر لەم کارە ئێستامانە ئەنجام بین بەڵام لەبەر زیاتر دیقەت بوون و زیاتر بوونەوە لە ئیشەکە بە شێوەیەکی زۆر محدود ڕۆژانە ئەڕۆین و زۆر باشیش خۆمان بۆ ئامادەکردووە بەشەو بە ڕۆژیش کارشەکە بەشەو بە ڕۆژ بە هەردوو شەفت بەردەوام کاری لەکەین پرۆژەی بەنداوی باوەنور جیاوازە لە ڕووی کارکردن و قەبارەی پرۆژەکە و تیمێکی شارەزای بە ئەزمموی ناوخۆیی کاری لەسەر دەکەن شەو ڕۆژ بە شێوازێکی چڕ کار لەسەر ئەم پرۆژەیە دەکرێت. کاکژار ئەگەر تەماشا بکەین لە زۆربەی لاکانەوە لەم بەنداوە ئیشی لەسەرەکرێ پێم خۆشە بە شێوەیەکی گشتی باسی بەنداوەکەم بۆ بکە بەنداوەکە لە چی پێگێت وە شێوازی کارکردنەکەش چۆنە لە بەنداوەکە. کاک دیاریان بەنداوی باوەنۆر یەکێکە لە پرۆژە هەرە گرنگ و ستراتیژیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم بەنداوە ئەبێتە سێمین بەنداو لە هەرێمی کوردستانە کە توانای بەرهەمێنانی کارەبایی هەیە و ئەبێتە چوارەمین بەنداو لە ڕووی کۆگاکردنی ئاوە. ئەم بەنداوە بەرزەکەی 20 مترە و درێژی بەنداوەکەمان لەم شانەوە بۆ شانی بەرامبەرمان 800 مترە و بەنداوەکە کرێستی بەنداوەکە 9 متر پانە و لە بەشی خوارەوەی 150 متر پات. ئەم بەنداوە گەلەوەی کە ئەبێتە هۆی بەرهەمێنانی کارەبا ئاسی ئاوی ژێرزەوی بەرزەکاتەوە و ئەبێتە ناوچەیەکی گەشتیاری بۆم ناوچەیە لەبەرەوەی ئەم ناوچەیە بە مروری زەمان تووشی بە بیابانبوون ئەبێت بۆ ئەوەی ڕێگری بکەین لە بە بیابانبوون ئەبێت تۆ کۆمەڵێک پرۆژەی استراتیژی ئاو دروست بکەیت کە ڕێگری لەم پێشهاتە ناخۆشانە بکەین کە لە داهاتوە تووشەبێت و ئەم بەنداوە توانای ئەوەی هەیە کە ببێتە هۆی گەشانەوەی سێکتەری کشتتوکان لە ناوچەکە. چیترتان بۆ کردووە لە ڕێگاوبان لە چواردەوری ئەم بەنداوە؟ ئەم بەنداوە پێگاتووە لە 6 ڕێگا 6 ڕێگاکە سیانی سەرەکیە کە لە کۆتایی پرۆژەکە ئەبێتە یەتەوە خزمەتی ناو پرۆژەکە بەڵام سێ دانیان کاتی بۆ جێبەجێکردنی پرۆژەکە و یەکێک لە ڕێگاکانمان ئەڕواتەوە بۆ لادەکانی بەشی دواوە کە نزیکەی 6 کیلۆمەتر دەبێت و بەشی ئەپستریم و داوەستریم بەیەکەوە ئەبەستێتەوە. ئێمە پێشەوەی دەست بەم گفتوگوۆیە بکەین جەناب شتێکە بە من وتت شارێکمان دروست کردووە لە ناوەم بەنداوە مەبەستە چی بوو لە بابەتە؟ ئێمە شارێکمان دروست کردووە لە معاملی کۆنکریتی و شارێکمان دروست کردووە لە معمەلی بنتۆنای کە لە بەشی خوارەوەی پرۆژەکەیە لەبەرەوەی ئەم پرۆژەیە پێویستی بە 300,000 متر مکعب کۆنکریتەیە ئەمە حجمێکی خەیاڵیە لە پرۆژەکانی هەرێمی کوردستانە 300,000 متر مکعب کۆنکریت ڕێژەیەکی زۆر ئەوە پێویست بوو کە کارگەیەکی زۆری کۆنکریت دابنێ بۆیە سێ کارگەی کۆنکریتمان داناوە و جگە لەوە کۆمەڵێک زۆر مەوادمان خەزم کردووە بۆ ئەوەی هیچ کاتێک پێویستمان بە مەوادی خارجی نەبێت ڕاستەوخۆ بە مەوادی خۆمان لە ناو ئەم خاکەیە کارەکانی خۆمان تەنفیزکەین. ئەم پرسیارم ڕەنگە لە چەند بەرنامەیەک تریشا دووبارە کردبێتەوە لە کۆمپانیا ناوخۆیەکان یەکەم ئەو چاڵنجەتان قوبوڵ کردووە کە ئێوەش پێشوادەی خۆی تەواوی بکەن بە چڕی کاری تێدا دەکەن یەک شەفت کارەکەن چەند شەفت کارەکەنەوە بە دڵنیاییەوە چاڵنجێکی زۆر باشەوە بۆ ئێمە حەزەکەم جەناب ئەو چاڵنجەمان بکەی کە ئێمە وعدمانەوە 2028 تەواوی ئەم مەشروع بخەینە خزمەتی حکوومەتی هەرێمی کوردستان و دانیشتوانی ئەم ناوچەیە. ئەم پرۆژەیە پێویستی بەوەیە کە هاوکاری بکرێت لە ڕووی مادیەوە لەبەرەوەی کولفەی مەشروعەکە 245 میلیارد دینارە کە ئەمەش ڕێژەیەکی زۆرەوەیەکێکە لە مێگا پرۆژێکتەکانی هەرێمی کوردستان بۆیە ئەو چاڵنجە قبوڵەکەین بۆ خۆمان پلانی بە 3 ساڵی تر کە کاتە 2028 تەواوی پرۆژەکە تەواو بکەین و کارکردن لە مەشروعە بە دوو شەفتە شەفتی بەیانیانمان هەیە و شەفتی شەوانمان هەیە. شەفتی بەیانیانمان هەموو بڕگەکانی کۆنکریت ئەگرێتەوە شەفتی شەوانمان بریتە لە هەڵکردنەکان بۆ ئەوەی تەرکیزمان لەسەر کۆنکریت بێت بۆ بەیانیان و شەوانیش هەڵکردنەکانمان ئەنجام شەوان ئامادەکاریەکەن و ڕۆژیش جێبەجێ. ئێمە دوو ستافمان هەیە ستافێکمان کە بەیانیان کارەکات و ستافێکمان شەوان کار دەکات هەردوو ستافەکەمان بە نزیکەی 120 کەس دەبن لە ناو پێگەی کاردا.
ئەگەر تەماشاکەین لێرە دەستان کردەوە بە چیمانتۆ پێما بێ بناغی سەردەکەیە لە بەشی خوارە سەکەن پایڵوەڵمانەیە کە بەرگێکی دابڕە لە ژێری بەنداوەکە بۆی ئاو دەنەکات بە هەمان شێوە لە شانی بەنداوەکەدا پێویستە ئێمە بڕگەی گراوتین جێبەجێ بکەین ئەم بەشەی کە کۆنکریتی ئەەکەین ئێستا بۆ داهاتوو ئەبێتە ڕێگە خۆشکەرێک بۆ ئەنجامدانی کاری گراوتی کە ئەویش بریتە لە گرتنی ئەو کنی لە بچووکانەی کە ئەو پیاە تێپەڕە بن بە ژێری بەنداوەکەیە ئەم بڕگەیە ئەتوانم بڵێم کاریگەرترین بڕگەیە لە شانی بەنداوەکاندا کە ئەنجام دەدرێت سەرجەم بەنداوەکانش ئەم بڕگەیان تێدا هەیە کە ئەبێتە هۆی سەلامەتێکی زیاتر بۆ تێپەڕبوونی ئاو کە پێی دەوترێت سیپیج لە ژێری بەنداوەکەدا ڕێگری دەکەین لە سیپیج بۆی ئاو لە ئەپستریم و داخلی داونستریم نەبێت بەشێکی گرنگتر هەیە وەکو سیاجێک وایە پێم خۆشە بچین لە نزیکەوە زۆر باش فەرموو دەنابێت باسی ئەم بەشە شەکرم بەشە لە چی پێکاتوە کاکژێ کاک دیار ئەم بەشە پێکاتوە لە هەموو پێکاتە کۆنکریتەکانی پرۆژەکە کە لە چوار بەش خۆی ئەگرێتەوە بەڵێ بەشی یەکەمیان بریتە لە سپیلوەی واتە سەرڕێژی بەنداوەکە بەڵێ و بەشی دووەمیان بریتە لە بۆتۆم ئاولێت واتە دەرچەی ژێرۆی بەنداوەکە بەشی سێمیان هایدرۆپاوەر کە تۆرباینەکانی پرۆژەکە کەوێتە ئەم بەشە و کاربای لێبەرهەم ئەهێنرێ بەشی چوارەمان بریتە لە فیش پاس کە ئەو ماسیانەی کە بە ئاراستی پێچەوانی ڕووبارەکە ئەڕۆن ئەگەڕێنەوە بۆ ناو حوزی بەنداوەکە واتە توانین بڵێن حوزی بەنداوەکە وەکو کۆگایەکی بەرەمێنانی ماسیش بەکارهێنانی قسابی ماسیشتان کردو قسابی ماسیشمان کردووە لەکوێنەکەەوە ئەمڕێرەوە دروستە لە بەشی ڕاستی بەنداوەکەوە کە بەشێکمان بۆ دروست کردووە کە ماسی بە جەمپ ئەگەڕێتەوە بۆ ناو حوزی بەنداوەکە واتە ئەتوانین بڵێن بەنداوەکە وەکو فیشفارم بەکارێ وەکو کێڵگەیەکی بەرەمێنانی ماسی بەکارێت لە داهاتووە ئەمانە چەند مەتر ئەم چۆن وەکو دەڵی فەرژینە چۆن ئەمشی پێڵانی کە هەمانە ئەمانە بۆ ڕێگریکردنە لە کاتی تەنفیزە ئاو بگەڕێتەوە ناو پرۆژەکە لەبەر ئێمە بە نزیکەی لەم لۆکیشنی کەم تۆ لێوەساین 12 مەتر ئەچینە خوارەوە لێ ئێستاە پلانی دیوەتەرینگمانداناوە واتە دەرهێنانی ئاو لەم بەشەکە 35,000 متر مکعب ئاویتە و ڕۆژانە بە نزیکەی 10,000 متر مکعب ئاو ئەیتە ناو ئێرە بۆیە پێویستمان بە دابڕەرێکی ئاو بوو کە لە کاتی ئەنجامانی کۆنکریتە ئاو نەگەڕێتەوە بۆ ناو پێکاتی کۆنکریتیەکە هەموو ئەو بابەتانی کە بەڕێزت باست کرد باشی گرنگ بوون بەڵام ئەمما پرۆژەیەکی گرنگ و استراتیژیە بەنداو پێویستی بە پشکنین هەیە بۆ کۆمەڵێک شوێن بەپێی ئەو پلان ئەندازیارەی کە بۆی دانراوە هیچ تاقیگەیەکمان هەیە لەم پرۆژێ کاک دیار ئێمە تاقیگەیەکی نمونەیمانەیە پێم خۆشە لە لۆکیشنی ناو تاقیگەکەەوە قسە لەگەڵ جەناب تاکۆم بابەتەکانە بۆ ڕوون بکەم زۆر باشە فەرموو پێم باشە بڕین بۆ ئەوێ سێری تاقیگەکە بکەین زۆر باش لەم تاقیگەیە ئێوە چ کارێک ئەنجامەدەن وتە سەرجەم تێستەکان لێرە دەکرێت باشە کوالەتی تاقیگەکە چۆنە پێشکەوت و ئامێرانی تیا بەکارێن سەرجەم ئەو تێستانی کە لە پرۆژەکەی ئەنجام دەدرێت لەم تاقیگەی ئەنجامەدرێت واتە تاقیگەیەکی پێشکەوتومان ئامادە کردووە بۆ ئەوەی تێستەکانمان خێرا ئەنجامی هەبێت و چاوەڕی تاقیگەکانی خارجی پرۆژەکە نەکەین کە نەتیجەکانمان بنەوە بۆ ئەوە ئێمە هاتین هەموو ئامێرە پێشکەوتوەکانمان هێنا لەم تاقیگەیە کۆمان کردەوە بۆ ئەوەی ڕاستەخۆ تێستەکانی خۆمان نەتایجەکانی وەرگرینەوە ئێستا بۆ نمونە ئێمە لە بڕگەی سەکەند پایڵوەڵ ئێمە بنتۆنایت بەکارێنین بۆ کۆنکریتەکانمان بۆ ئەوەی کۆمپرسیڤ سترێنگز دابەزێت پێویستمان بە بنتۆنایتە و تەبەقەیەکی ئیمپێرمەبڵمان بۆ دروستکردن ئەو بەڕێگەی ئەم بنتۆنایتە بەردێکە لە وڵاتی ئێران دەستەکەوێت لە خاکی خۆمانان نیە تەنها لە وڵاتی ئێران هەیە بەم شێوەیە شاخی بنتۆنایتە ئاهاردرێت ئەکرێت بەم بنتۆنایتە و ڕۆژانە ئێمە تێستی ئەم بنتۆنایتە ئەەکەین ڕۆژانە ئەمەوادەمان بۆیە تێستی بنتۆنایتەکەین تێستی پێرمەبڵەتیەکەین تێستی سوێڵینگەکەین و تێستی کیمیایی و فیزیاییشی بۆ ئەەکەین بۆ درەی لێ وەکو بۆ درەی لێ هاتووە کەمە لەگەڵ کۆنکریتەکە تێکەڵ ئەکرێت
بەقوت یەکات هێزی دابەزێن هێزی دابەز ئەم بڕگەی ئێمە پێویستی بە هێزی زۆر نییە تەنها پێویستی بەوە هەیە کە تەبقەیەک دروستکەین کە ئاو بەناویا تێنەپەڕێت ئەم بنتۆنایتە ڕێگری لەوەکە ئاو بەناو ئەم پێکاتە کۆنکریتیا تێپەڕێت و تێستەکانی ڕۆژانە لێرە ئەنجامەدێت سەرجەم ئەو مادانی کە ڕۆژانە بۆمانێت پێش ئەوی بەکار بهێنرێت لێرە تێستی بۆ ئەنجامەدێت ئایا کوالتێکی باشە یان باش نیە ئەگە کوالتێکی باش نەبێت بەکار ناهێنرێت ڕاستەوخۆ لێرە نەتایجەکانمان دەسەکەوێت. بەنداوی باوەنور یەکێک لە پرۆژە گرنگ و استراتیژەکانی حکومەت هێرێمی کوردستانە. ئەم بەنداوە دەبێتە سێمین بەنداو لەسەر ئاستی هێرێمی کوردستان لە دوای هەردوو بەنداوی دوکان و دەربەندیخان بۆ بەرهەمێنانی کارەبا و دەبێتە چوارەمین بەنداویش لە ڕووی کۆگاکردنی ئاوە. کۆمەڵێت تایبەتمەندی هەیە کە لەم بەنداوە بۆ یەکەمین جار بەکار هێنراوە ئەویش پایەڵی پلاستیکیە بە درێژایی 750 متر. بە کۆی گشتی پرۆژەکە چۆنە و لە چی پێگاتووە. بەرزی بەنداوەکە 20 مترە و درێژیەکەشی 880 مترە. پانی لووتکەی ئەم بەنداوە 9 مترە و پانی لە ژێر ئاودا 150 مترە. توانای کۆگاکردنی ئاو لەم بەنداوەدا 30 ملیۆن متر سێجایە کە بەمەش دەبێتە چوارەمین بەنداو لەسەر ئاستی هەرێمی کوردستان. لە ڕووی بەرهەمێنانی کارەباشەوە ئەم وێزگەیە لە ناو بەنداوەکەدا 4 تۆرباین لەخۆ دەگرێت کە هەر تۆرباینێکیان 8.5 مێگاوات کارەبا بەرهەم دێنێت کە کۆی گشتیەکەی دەکاتە 34 مێگاوات. بەڵام بەهۆی پێشکەوتنی تەکنەلۆژیاوە ڕەنگە لە ئایندەدا ئەم ڕێژەیە زیاد بێت بۆ نزیکەی 50 بۆ 100 مێگاوات کارەبا. ئەمەیە پرۆژە گرنگ و استراتیژەکانی حکومەتی هەرێمی کوردستان نەک هەر خزمەت دەکا بەڵکو جیاواز و تایبەتمەندە و گرنگی دەکات بۆ نەوەکانی داهاتوو. لە هەمووشی گرنگتر ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان پارێزراوتر دەکات. هەموو هەوڵەکان ئەوەیە ئەم پرۆژێش پێش وادەی خۆی تەواو بکرێت بە کوالێتێکی باش بە تەواوی خزمەتگوزاریەکانەوە. کەمال سەبارەت بە شێوەیەکی گشتی بەنداوی باوەنور شێوازی کارکردنەکەتان چۆنە؟ ئێستا دەبینین چاوێکی زۆری لەسرە بە چڕی کاری لەسەر دەکەن چۆن بووە؟ وڵی ئێستا کارەکەمان سر کردوێتەوە هزارێک یەکەم شت بەنداوەکە درێژەکەی 1970 مترە بەرزەکەی 20 مترە زیاترە ئەم بەنداوە بۆ هایدرۆ پاوەرە. ئەمە بێتە هۆیەوەی کەوا مەسام حتا بۆ ئاو دێرێمانش بەکار بێت و جگە لەوەی کە ئەمە پرۆژەکە بەڕاستی بە گرنگترین پرۆژە و استراتیژیک پرۆژە هەژمارەکە لە دەبەری گەرمیانە. ئەم پرۆژەیە دەست بەکار بووینەوە تایدا بە چڕی یەکەم شت کە دەستمان پێ کردووە ئەبێ پایل پێنێرەیە. ئەم پایڵان پێوان سیکەن پایل یعنی پایل بە تەنیشت پایلەوەیە پایلەکانیش ئۆڤەرلاپەکەنەوانەیە بۆی تقریبان قوڵیەکانی بە پێی طبقاتی زەویەکە لە 20ەوە تا 25 تا 30 تا 40 بە پێەوە تا ببگەنە چینێکی بەردین مەتر ژێر چینی بەردینەوانێ بۆ ئەوەیەکەوە هیچ باوڵین ئاودزیەک نەبێت لە ژێرۆ لە بەنداوەکەیە. ئەمەش تقریبان تاقیکردنەوەیەکە لە کوردستان یەکەم جارێکرێ ئەم پاراوە. لەبەرەوە کۆمپانیا لە دوای پایاڵەکان چیەکەن؟ بەڵێ لە دوای پایاڵەکان دەستەکەن بۆ پڕکردنەوەی هینەکان لەسەرەوە دەسەکەن بە پڕکردنەوە. یەکەم شت کە پایڵمان تاوا کردن جارە ئینجەکشنی بۆکەین هینی گراوت حتا هەرچی درز و شتێکە لە تەبقاتەکانە بۆ ماهینکە پەردەیەکی بۆ دروستکە تا هیچ ئاوێت با بڵێن ئاودز نەکا بۆ دەرەوە. نزیکەی 1100 پایڵمان هەیە. ئەنی بەڕاستی ئیشێکی چۆنڵی زۆر گەورەیە مەزنە. جا لەبەرەوە دوو جیازی با بڵێن نیوبراندمان هێنەوە بە ئیستیراد لە سینەوە وستافی سینی لەسەری ئیشەکە کە جیازەکان ئەلکترۆنیکی تاوتاوە بۆ ئەوەی کەوا کۆنتڕۆڵی ئەم ئیشە و مەزبوطی پێشایە.
ئەگەر تەماشا بکەین لە 3 ساڵی ڕابردووە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە زۆربەی ئەو پرۆژە گرنگ و گەورانی کە ئەنجام درراوە لەلایەن کۆمپانیای ناوخۆیەوە ئەنجام درراوە ستافەکەشی ناوخۆیی بووە ئێوە شەمان سیاست جێبەجێ دەکەن وەکو کۆمپانیایەکی ناوخۆی چەند هەلیکاپتان هەیە ستافەکان هەمووی ناوخۆیین بەڵێ هەموو سابەکان ناوخۆین بەس لەبەر و جیازەکان گوتمان سینین ئۆپەرێتەرەکانی بە مەڵی مشتەغلەکانی سینین لەگەڵەوەش ئێمە مشتەغلی خۆشمان هێنەکەین تەدریبەکەن کە ڕایانانی بۆ بەکەن بەڵێ هەلی کاریش الحەمدوللا بلەخەس لە دەور و بەری بەنداوەکە لە باوەنور و لە شوێنانی تر دەربەنیخان و کەلارەوە ئێمە هەلی کارمان ڕەخساندۆ بۆیان نزیکەی ئێستا سابەکەمان گەشتەکە 100 و زیاتری شەکە کە بگەینە دوای پایالەکان کە تاواکەینەکەینە سەر با بڵێن جسمی لەکە پڕەکەینەوە بەنداوەکە پڕەکەین. هاوکات لە ناو پرۆژەکە تیمێکی بەڕێوەبەرایەتی بەنداوەکان کە سەر بە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاون دامەزراون بەردەوام چاودێری پرۆژەکە دەکەن. بەنداوی باوەنور یەکێکە لە پرۆژە گرنگەکان کە بە تایبەتی لە ئیداری گەرمان وەکو خۆشمانەزانین ئێستا پرۆژەی بەنداوی دەربەنیخان هەیە کە سەدی دەربەنیخان سەدێکی زۆر کۆنا بڵێ بەڵام پرۆژەی بەنداوی باوەنور لێرە بێتە یەکێکی تر پاڵپشت بۆ ئەو بەنداوە کە بەخۆی پرۆژەی بەنداوی باوەنور جگە لە کۆکردنەوەی ئەو وەکو بەنداوێکی نۆرماڵ دابینکردنی چۆن بڵی بەرهێمێنانی کارە باشە بێ کە ئەمە خاڵێکی زۆر گرنگە بۆ ئەم پرۆژەیە و ئێمە وەکو تیمی سەرپەرشتیار لایەنی حکوومەت لێرە هەر لە بیدایەتەوە چاودێری پرۆژەکە کراوە بە وردی بە پێکێنانی مەسەرم بەڕێوەبەرایەتیەک لێرە کە پێکتێک لە چەند بەشێک بەشی تەکنیکیمانێ بەشی بڵێ تاقیگەمان هەیە لێرە بەشی دیزاین هەیە ئەو تیمانی کە لێرن بە پێی مەراحیلی ئیشەکان چاودێریەکرێن چڕی کە ئەمەش چۆن بڵێ تیمێکی خۆماڵی هەم لە کۆمپانیاکە و هەم تیمی حکومەتی هەرێم بۆ خۆی پرۆژەیەکی ئاوەها استراتیژی ئیدارە ئەدا بۆ خۆی ینی چۆن بڵێ دڵمان پێخۆشە ئەنی ئەم پرۆژەیە هەموو قۆناغەکانی کارکردنی چۆن دەڵی بە فلتەری ئێوە بە کوالەتی کۆنتترۆلی ئێوە دەڕوە ئێوە خۆتان چاودێریەکەن لە هەموو مەراحیلی ئیشەکانی لە بیدایەتی تەسمیمەوە چێکردنەوەی تەسمیمەکانەوە تەنفیزی هەموو بەرگەکانی بە چاودێری و لەژێر ڕێنمایی بڵێ چۆن بڵێ ئەندازیارانی سەرپەرشتیاری ئەم پرۆژەیە کرێ پرۆژێکی لەم شێوەیە بێگومان پێویستی بە پاڵپشتی حکوومەت هەیە پێویستی بە کاراسانی هەیە پێویستی بە نەهێشتنی ڕۆتین هەیە ئێوە حکوومەتن ترۆڵێکتان بینیوە لەم بابەتانی کە بۆ بەڕێستم باس کرد ئێمە هەچی ئاسانکاری پێمان بکرێ بۆ جێبەجێکردنی پرۆژەکە کردومانەوە کولایانی حکومی ینی بە بەردەوامی ئامادەبوونی تیمەکانی ئێمە لێرە بە شەو بەڕۆژ ئەمە بۆ خۆی ئاسانکاریەوە کۆمپانیای جێبەجەکاریش کەم تەرخەم نەبووە لەمە بەس بە وجودێتی بڵێ تیمەکانی ئێمە لێرە لە ڕووی هەموو بەشەکانی بڵێ تیمی سەرپەرشتیاری لە ڕووی دیزاینەوە لە ڕووی کوالیتی کۆنتترۆلەوە لە ڕووی جێبەجێکردنەوە بخۆیەوە پاڵپشتێکە بۆەوەی ئێمە دڵمان بە پرۆژەکە خۆش بێ و پرۆژەکە ئیشەڵا لە وەختی خۆشیە جێبەجێ بکرێت. بەنداوی باوەنور ژمارەی دەرچەکانی ژێرەوەی بەنداو دەبۆری بە تیرەی 3 مەتر توانایی دەرچەی ژێرئاوی بەنداو 761 مەتر سێجا بۆ هەر چرکەیەک سەرڕێژی بەنداو 9 دەرگا بە پێوانەی پانی 14 مەتر و بەرزی 10 مەتر توانای سەرڕێژی بەنداو 6900 مەتر سێجا بۆ هەر چرکەیەک